Our goal has been to get countries to cease importing Iranian oil entirely. با پێی نوێترین لێدوانی مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەم هەڵاوێردنەی وڵاتەکەی بۆ 8 وڵاتی کردبوو کە بۆ ماوەی 6 مانگ دەتوانن لە ئێران نەوت بکڕن لە ڕۆژی 2 مایسی ئەمساڵ کۆتایی پێدێت و نوێ ناکرێتەوە ئەو بە ئامانجگرتنە نوێی ئێران بۆ ئەوەیە کە ناردنە دەرەوەی نەوت و گازی سروشتی بهێنرێتە سەرسەفر ناردنە دەرەوەی نەوت با پێی بۆچوونی پۆمپیۆ ساڵانە بڕی 50 ملیارد داهات دەخاتە خەزینەی ئێرانەوە تا ئێستاش ناردنە دەرەوەی نەوت و گاز لە 140 بودجەی ئەو وڵاتە پێک دەهێنێت و ئەمریکا دەیەوێت بەم هەنگاوە گوشارێکی گەورەی ئابووری بخاتە سەر کۆماری ئیسلامی ئێران کە پۆمپیۆ دەڵێت گەورەترین گەماروەیە تاوەکو ئێستا خراپێتە سەر وڵاتێکی جیهان ئەمەش دوای ئەوە دێت کە چەند ڕۆژێک لەمەوبەر دۆناڵد ترامپ سوپای پاسدارانی خستە لیستی تیرۆر ئەمەش بۆ یەکەم جارە هێزێکی یاسای وڵاتێک لەلایەن وڵاتێکی دیکەوە دەخرێتە سەر لیستی تیرۆر هەروەکو چاوش ئۆغڵۆ وەزیری دەرەوەی تورکیا ڕایگەیاند ئەم هەنگاوانەی ئەمریکا لە دەرچوون لە ڕێککەوتنامەی ئەتۆمی و هەڵوێست لە سوپای پاسداران و گەماروی زیاتری کەرتی نەوت و وزەی ئێران ئاشتی و سەقامگیری ناوچەکە زیاتر دەخاتە مەترسیەوە. Bu yaptırımların doğru olmadığını, gerçekçi olmadığını anlatmaya çalışıyoruz. گەمارۆکانی ئەمریکا بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران نوێ نین ئەوە 40 ساڵە بەردەوام گەمارۆکان زیاتر کراون بۆیە بەرپرسانی ئێران لەم ماوەیەدا هەمیشە هەوڵیان داوە کاریگەری گەمارۆکان کەم بکەنەوە وڵات بەرەو خۆبژێوی ببن تا ڕادێکی زۆر لە کەرتی کشتوکاڵ و پیشەسازی و تەکنۆلۆژیای مەدەنی و سەربازیدا سەرکەوتوو بوون کاتێ دەوترێت کەرتی ئەتۆمی ئێران لەژێر کۆنتڕۆڵی ڕێکخراوی وزەی ئەتۆمیدا بێت بەو مانایە نییە کە کۆنتڕۆڵی هاوردەی تەکنۆلۆژیای ئەتۆمی بکرێت بەڵکو تەکنۆلۆژیای وڵات بۆ خۆی دەتوانێت هەموو قۆناغەکانی پیتاندنی یۆرانیۆم ئەنجام بدات بەڵام ئەو پیتاندنە لەو ئاستەدا تێناپەڕێت کە ڕێکەوتنی ئەتۆمی دیاری کردووە هەر بۆیە وڵاتانی گیان دەرچوونی ئەمریکایان با هەڵە لە قەڵەمدا چونکە بە دەرچوونی ئێران لەو ڕێکەوتنە بۆ ماوەیەکی زۆر مەترسی ئەوە هەیە ئێرانیش ببێتە وڵاتێکی خاوەنی چەکی ئەتۆم و آمریکا قادر نیست جلو صادرات نفت ایران را بگیرد بداند حەسەن ڕۆحانی با ئیدانەکردنی ئەو هەنگاوە نوێی ئیدارەی ترامپ ڕایگەیان کە ئێران توانای ئەوەی هەیە ئەم گەمارویانە تێپەڕێنێت هەروەکو ڕابردوو دەتوانێت سەرکەوتوو بێت و ئەمریکا لەم هەنگاوە بێهیوا بکات چاودێرانیش بڕوان وایە پێگەی جیۆسیاسی و ئابووری ئێران بە جۆرێکە گەمارۆدانی ئەو وڵاتە بێ ئاکام دەبێت چونکە وڵاتانی دەوروبەری ئێران پێویستیان بە وڵاتە هەیە بەتایبەت تورکیا و عێراق و پاکستان و ئەفغانستان وڵاتانی ئاسیای ناوەڕاست هەموویان پێویستیان بە نەوت و گازی سروشتی و کاڵا بازرگانیەکانی و پیشەسازیەکانی ئێران هەیە ئەمریکا و هاوپەیمانە ناوچەیەکانیشی ناتوانن ئەڵتەرناتیڤی ئێران بۆ ئەم وڵاتانە دابین بکەن بەتایبەتی خاکی ئێران بۆ هەندێ وڵات تەنها ڕێگەی ئاڵوگۆڕی ئابووریانەی کاڵا بازرگانیەکانە بۆ دەریای ئازاد ئێران دەتوانێت بە هەرزانترکردنی نرخی نەوت و گاز ئەو وڵاتانە زیاتر بەرەو بازاڕەکانی خۆی پەلکێش بکات بەتایبەتیش زۆربیان لا قەیرانی ئابووریدا دەژین و پێویستی تەواویان بە نرخی هەرزانتر هەیە ئابووری ئێران زیاتر لەگەڵ وڵاتانی ناوچەکەدایە ساڵانە دەیان ملیارد دۆلار کاڵای بازرگانی لە نێوان ئێران و ئەو وڵاتانە ئاڵوگۆڕ دەکرێت بەتایبەتی تورکیا و عێراق و پاکستان بۆیە دەبینین هاوکات لەگەڵ ئەو گەمارویانەدا عیمران خان سەرۆکوەزیرانی پاکستان سەردانی تارانی کردو چەندین ڕێککەوتنامەی ئەمنی و ئابووری لەگەڵ بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران واژۆ کرد ئەمەش دوای ئەوە دێت کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە تۆمەتی بوونی تیرۆرستان لە سەرخاکی پاکستان یارمەتیەکانی لە وڵاتە پچڕی و باشکرا پشتیوانی هەندستان دەکات کە دەیان ساڵ ئەمریکا پاکستانی لە دژی سۆڤیەت بەکاردەهێنا بەڵام دوجار دەستبەرداری بوو تورکیاش هەمان گرفتی پاکستانی لەگەڵ ئەمریکادا هەیە بۆیە ئەو وڵاتانە ناتوانن بەرژەوەندیەکانیان بکەنە قوربانی خواستی وڵاتە یەکگرتووەکان تەنانەت وڵاتی قەتەر کە لەلایەن هاوپەیمانە نزیکەکانی ئەمریکاوە گەماروی ئابووری و ئاسمانی دراوە تەنها ڕێگەی هێڵی ئاسمانیەکەی بەسەر ئێراندا دەڕوات بۆیە ناتواندرێت هاوپەیمانی ئەمریکا بێت لەم خۆناغەدا ئەگەرچی بنکەی ئاسمانی ئەمریکاش لە وڵاتەکەیدا هەیە بۆیە دوورە ئەمریکا لەم گەمارۆیانەدا سەرکەوتوو بێت و
بتوانێت ئێران ناچار بکات با قبولکردنی خواستەکانی خۆی. هذه نقلة